خلال 3 ساڵ لەناو نادی هەولێرم هەموو ساڵێ بە سەفقاتی خەڵکی ناکەفاءە دەکەنە مدرب بەس فی سەبیلی ئەوەی 500 600 خەڵک دەکەنە مدیری فەریق خەڵک دەکەنە مشری فەریق تەنها انتخابات بازارێکە لۆ ئەوانەی گەندەڵن بازارێکە لۆ ئەوانەی یەکەم خاڵ کە لەگە من دانیشتن گوتیان کە لەسەر من ئەو بوون گوتیان دەبی خۆمان مساعدەکان و ستافەکە دانن هەر یەکسەر چاوەکم لێ سۆکردنەوە گوتمەوە ئیشینگۆ نییە لە هەر شوێنێک گۆم من خۆم ساردەم دووەم شت داوایم لە من کرد مدیر فەریق فلانە کەس بیت کە برادرێکی عەزیزی خۆشەویستی خۆما گوتم لە غیری موافقی کاپتن سەمیری یەک کەس ناکرێتە مدیر فەریق و لە عینی کاتیشدا وتم بە موافقەی من نەبی مشریف نایلم ئەگەر دەیکەم بیکە نایکە نایکەم چونکە من مەبەستم خوا نەخواستەوە نییە هەموو سەفقاتی انتخاباتە ئێستا ئەوم هەیە بەڵگەشم هەیە 100% لاعیب لەناو فەریق لە مستەوایەکی باشدا نییە گرێبەستیان لۆ نوێکردەوە بە پارەی مزاعفی پار و پێرات باشە ئەو چێ و بازانە چێ ئەو زەریبەیە بدەکاکە ئەسڵا نەدەچمە انتخاباتیش مسؤولين هلا جورا وتنكاتم وكو ريزك وكو كابتن فريقك بتحدى هم كسرش دكم نزيكترين كسم حتى كسكترين كسم بيكسم قلت بصوتي بدنا فلان تشكو بروان بوشتنبو كاقال بصير من دالا كانم بيشو انتخابات بك دمزاني بروسكتسيا سروق ناديا كدنيا ريزم هي سروق ناديا كاتي ببي او يك الصوت بداتي باش لو شرعيه دسيش كارجري كدرنا تو 50 زايدين ديسان بيتو كواتا يعني بزانه تلاعباتك يعني تخطيطك بو نظام مصر من درناتي